بینەرانی خۆشەویستی کەناڵی سلێمانی ئەم کاتتان باش بێریڤان حەمیدم لە بەرنامەیەکی نوێی ئێواری سلێمانی لەگەڵتان شاد دەبمەوە. ئەمڕۆ لەگەڵ میوانەکەم باس لە ڕۆڵ و پێگەی ئافرەتی کورد دەکەین هەر لە سەردەمی ڕاپەڕینەوە هەتا ئێستاکە لە هەندێک ناوچەدا پێگەی خۆیان پێگەی ئافرەتان بەرز نرخێنراوە لە هەندێک شوێنیشە هەوڵ دراوە کەوا پێگەی ئافرەت و نرخی ئافرەت کب بکرێتەوانە. لەگەڵ میوانەکەم ئەمڕۆ خاتوو ئیڤان عارف کەریم چالەکانی بواری ئافرەتان باس لە مێژووی ئافرەت و گرنگی و بایەختان بە کچ و ئافرەتانی کورد دەدەین لە کۆمەڵگەی کوردەواریە. خاتوو ئیڤان بەخێر بێ. سپاس بژی. سپاس بۆتەکەوە ئەمڕۆ ئامادە بووی لە ئەستۆدیۆ لەگەڵمان بژیت. ئەگەر بێت و بە مێژووا بڕۆینەوانە بە پێگەی ئافرەتە ڕۆڵ و گرنگی ئافرەت هەر لە سەردەمی ڕاپەڕینەوە هەتاکو ئێستا بکرێ بۆمان باسکەی بزانێکین ڕۆڵی ئافرەت چی بووە؟ سەرتا دەستخۆشیت لە یەکەم حتمما ئەو پێشکەوتوانەی کە لە کۆمەڵگەی کوردیا ڕوویداوە هەمووی بە پیاوی کورد نەبووە و بە دەست و بازووی ئەو ئافرەتانەمان کە تێکۆشەر و یارمەتی دەربوون بەرامبەر بۆ بربەستانەی کە هاتوۆتە ژیانیان ئەتوانین بڵێن ئافرەتی کورد شان بە شانی پیاوەکان تێکۆشاون جگەلەوەی کە مناڵیان بەخێو کردووە پەروەردەکردنی نەوەیەکی نوێ پەروەردەکردنی نەوەیەکی نوێ بەهێزێکی زۆرەوە کە بۆ بەرگریکردن لە خاکی کوردستان بەڵێ جێی شانازیە کە ئافرەتی کورد خەباتی کردووە هەوڵی داوە و خوێنی ڕشتووە. ئافرەتەکانی کورد زۆرن کەشان بەشانی پیاوەکان هەوڵیان ناوە و کورد ناسەکان ئەوانشی کە کورد نین شایەتی ئەوە ئێن کە چۆن ئافرەتی کورد بەرگری لە خاک کردووە. و نمونەش زۆرن وەکو ئەوانە بۆ نمونە عادیلە خان، لەیلا قاسم، حەبسەخانی نەقیب ئەمانە ئافرەتی هەڵکەوتوو دەرکەوت و سەرکەوتون. بۆ نمونە عادیلە خان کە بە شاژنی بێتاج ناسراوە کە فەرمانڕەوایی هۆزی جافی کردووە و لەگەڵ ئەوەشدا دایکی هەردوو شاعیری ناوداری کورد تایربەگی جاف و ئەحمەد موختار جافە. کاتێک کە مێژونووسان باسی لێوە دەکەن ئەو کاتێک کە فەرمانڕەوایی هۆزی جافی کردووە لەو کاتەدا هەڵەبجە لە گوندێکی بچووکەوە بۆ بە شارێکی ئاوەدان و حەبسەخانی نەقیب کە زیاتر خەباتەکانی نەتەوەیی بوون یاخود لەیلا قاسم تاکە کچی کوردەکە لەلایەن ڕژێمی بەعسەوە لە سێدارە دراوە و کە ئەمەش بووە بە سمبولی شۆڕژگێڕی کورد. ئازایەتی و قارەمانەتی لەیلا قاسم وای کردووە کە چەندین شاعیر هەڵبەست بڵێن بۆ نمونە لەو شاعیرانە کە هێمنی موکریانی ئەمانش هەمووی نمونەی بەرجەستەی ئافرەتی قارەمانی کورد و پارتیش تاکە حیزبە کە ئافرەتی بردوۆتە کای سیاسیەوە. ئەم نمونانە و هەزاران نمونەی کەشمان هەیە کە نادیارن ناوەکانیان کە هەمیشە هەوڵیان داوە بۆ پێشخستنی شارستانیەت. بێجگە کوردیش چەندین مێژونووسانیش باسی ڕۆڵ و پێگەی ئافرەتیان کردووە. ئەو شانی باسەکە لە مێژوویەکی کۆنەوە هەتاکوونێ ئێستا ئافرەتانی کورد کە شان بە شانی پیاوەکان لە بواری کۆمەڵایەتی ڕۆشنبیری ئابووری سەربازی هاوکاری پیاویان کردووە. ئەتوانین بڵین لە پارێزگاریکردنی خاکەوە هەتا کوشت و کاڵ و ئاژەڵداری و ماڵداری و شۆڕشی ڕاستە و خۆ و ناڕاستە و خۆش بەشداریان کردووە. بێگومان. باشە خاتوو ئیڤان کۆمەڵگای کوردەواری و کۆمەڵگە شەرقیەکان بەگشتی هەوڵەدەن ڕۆڵی ئافرەت لەوەیە کورد بکەنەوە کەوا پێکێنانی خێزانە و بەخێوکردنی خێزانە و نان بۆ حازرکردنە و پێویستە زیاتر ئیشەکانیان ئەرکەکانیان بە ئیشی ماڵەوە. بەڵام خۆی لە خۆیدا پەروەردەکردنی مناڵ ئەرکێکی زۆر پیرۆزە. یعنی ئەوە ئەگەر بێت و یعنی بەڕای من بە مقارنەکردن بە پیاوێکە نانی دوو ئایلە مهم کات دەستەبەر بکە لەگەڵ ئافرەتێکە کە یەک مناڵ پەروەردە بکە ئیشی ئافرەتەکە پیرۆزترە لە پیاوەکە. بەڵام بەداخەوە بۆ جۆرە بیری لێ ناکەنەوە
تۆ بیر بۆ چنە شۆنە سەبارەتەوە بەتەکیید ئافرەت جگەلەوەی کە ئیشی دەرەوە ئەکات لە ماڵیشەوە خەریکی ماڵە خەریکی مناڵەکان پەروەردە ئەکا ئێمە ئەگەر بمانەوێت کۆمەڵگەیەکی باشمان هەبێت ئەبێ لە پەروەردەکردنی مناڵەکانمانەوە دەست پێ بکەین کە ئەمەش ڕۆڵێکی سەرەکی هەیە بۆ پێشکەوتنی کۆمەڵگە و کچەکانمان بە خۆشحاڵیەوە کە ئێستا دایک و باوکەکان زۆر گرنگی بە مناڵەکانیان ئەیان و بە تایبەتی کچەکان کە ئەمە ژوە ئەکا کەسیقە و متمانەیەکیان بە خۆیان هەبێت و بە گەشتبینیەوە بڕوان نەژیان و بە تایبەتی ڕێکخراوەکانیش کاری باشیان کردووە بە تایبەتی ڕێکخراوی ئافرەتان کە توانیویانە بەر چاوڕوونیەک بن بە ئافرەتەکان و بە شێوازێکی ئازاد داوای مافەکانی خۆیان باشە بەڕای تۆ پێگەی ئافرەت گەربگەڕێنەوە بۆ دووە تونند و تۆڵتر بۆ یاخود لە ئێستا تونند و تۆڵ بەتەکیید لە دوای ڕاپەڕینەوە پێگەی ئافرەتیش گۆڕانکاری بەسەردا هاو بەهۆی ئەو کرانەوەی کۆمەڵگاوە و هەروەها یعنی ئافرەت سوودی لەوە بینی کە بەهۆی کرانەوەی کۆمەڵگە و هەروەها زانیاری فکریە سیاسیەکان کە ئەتوانی ئەمە بە دەرفەت وەربگرێت کە ئافرەتەکانی ئێمە ئێستا ئەگەر ببینین لە زۆربەی کایەکاندا لە زۆربەی بوارەکانی ژیاندا بەشدارن بۆ نمونە ئافرەتمان هەیە لە کای سیاسیا بەشدارە لە بواری ئابووریە لە ڕۆشنبیریە لە کۆمەڵایەتیە لە بزنسدا بەڵێ ئابووری ئەگەر یەکەیەکە باسێکی بکەین مەسەلەن لە ڕۆشنبیریە چەنەها ئافرەتمان هەیە نووسەرە چەنەها ئافرەتی بەتوانامان هەیە کە قەڵەم بەدەستە ئافرەتەکانمان ڕۆژ بە ڕۆژ لە گەشە سەندنایە ئەگەر باسی کۆمەڵایەتی بکەین بواری کۆمەڵایەتی ئافرەت ڕۆڵێکی باشی بینیوە لە بواری کۆمەڵایەتی و پەروەردەکردنی کۆمەڵدا ئەگەر باسی ئابووری بکەین ئافرەتی ئێستا زۆربەی ئابووریکی سربەخۆی خۆی هەیە زۆربەی ئافرەتان بزنزی تایبەت بە خۆیانیان هەیە لە ڕێی ئابووریەوە کەیتر ئافرەت سەربەخۆ سەربەخۆیە بێگومان پشت بەخۆیە بەستێت بێگومان ئەتوانێت پشت بەخۆی ببەستێت ئابوورێکی سەربەخۆی خۆی هەیە و ئەتوانێت هاوکاری مێردەکەشی بێت کە هەم خێزانەکەشی هەم بە خێزانەکەشی بەچایەکی سەربەخۆترەوە بەتەکیید ینی ئابووری بوون بەدەستێنانی ئابووری خۆت لەلای ئافرەت خۆیەوە یەکەم کۆڵەکەی بۆ ئەوەی بتوانێت مافەکانی خۆی بەدەستبێنێت و ئەو جیاوازی جێندەریە نەهێڵێت بەتەکیید باشە ئیڤان خان باسی کرانەوەی کۆمەڵگات کرد ئایا کۆمەڵگە هەوڵی داوە لەگەڵ کچانی ئێستادا بگونجێت ڕەنگ بێت لە پێشووتردا کچان زیاتر پێویست بێتن بە ماڵەوە تەنانەت خوێندنیشیان تاوا نەکرد بێت تەنها ئەرک و بەرپرسیارەکانی دایک و باوکەکەی جێبەجێ کردووە بەڵام لە ئێستاە کچان ئەخوێنن شەهادە بەدەست دەهێنن دەچنە دەرەوە لەگەڵ هاوڕێکانیان تا چەنە کۆمەڵگە هەوڵیاوە لەگەڵ ئەو بیرە نوێی گەنجانمان بگونجێ بەتەکیید ئەمە ئەگەڕێتەوە بۆ بەرەو پێشچوونی مرۆڤایەتی کە قسەیەک هەیە ئەم قسە ڕاستە کە ئەڵە جیهان وا بچووک بۆتەوە وەکو گوندێکی لێ هاتووە و ڕۆژ بە ڕۆژ تەکنەلۆژیا بەرەو پێشەوە ئەڕوات و بەتەکیید جیلی نوێژ جیلی تازە هێزی کۆمەڵگەیە بەتەکیید کە خۆیان گونجاندووە لەگەڵیا باشە بەڵام هەندێک ترێنجەکانی سۆشیال میدیا و ئەمانە هەندێک کەسیان بەلا ڕێدا بردووە هەندێک ئافرەتیان بەلا ڕێدا بردووە بەوەی کە نازانین ئایا ئەم ئافرەتانە بەلا ڕێدا براونیان خۆیان بە مەبەست واکەن کە شیرازی کۆمەڵگاتێک بدەن و هەوڵ بدەن لەگەڵ ئەوەشدا ئافرەتان و کچانی گەنج بێن لەژێر ڕکێفی خۆیان ئەوە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی لە بە تایبەتی لە هەرێمی کوردستان ئافرەتان خاوەنی بڕیاری تایبەت بە خۆیان وە تا ڕادەیەکیش ئازادێکی بەرچاو دەستە بەرکراوە و نابێ بچینە ژێر ڕکێفی ئەوانەی کە ئەیانەوێ ئافرەتی کورد بەلا ڕێدا ببن و ئازادیش سنووری هەیە من تا ئەو جێە ئازادم کە بەرامبەرەکەم ئازادە کە سنووری ئازادی بەرامبەرەکەم لەبەسێنم بێگومان وایە ئیڤانە خان خۆت پێم وابێ پێشتر لە ڕێکخراوی ئافرەتان کارت کردووە ئەو کاتە ئەو سەردەمەی تۆ کە کارتان لەوێ کردو چۆن هەوڵتان داوە یەکسانی جێندەری بچەسپێنن بێگومان بە پێی سەردەم استراتیژیش دەگۆڕێت ڕەنگە لە ئێستادا بە نەوعێک ڕێکخراوی ئافرەتان هەوڵ بدات یەکسانی جێندەری و کەیسی ئافرەت بەرەو پێشەوە بەرەو لە پێشتردا بە جۆرێکی تر چالاکیەکانتان لە چیاوە خۆی دەبینیەوە
بەڵێ خۆی یەکسانی جێندەر شتێکی زۆر باشە بەڵام ئەگەر بە بۆ چاوەڕاستە کە بیخوێننەوە ئێمە ئەگەر بمانەوێت کۆمەڵگەیەکی تەندروستمان هەبێت سەرەتابێت لە پەروەردەکردنی مناڵەکانمانەوە دەست پێ بکەین یەکسانی جێندەریش بەداخەوە لە کۆمەڵگەی ئێمەیە وا تێگەشتون کە پیا و چی هەبێ و چۆن کاتەکانی بەسەر ببا ئافرەتیش بە هەمان شێوە بەڵام ئەم بیرکردنەوەیان ڕاست نییە چۆن ئێمە ئەبێ یەکسانی و یەکبوون جیا بکەینەوە ئەگەر دووشتی یەکسانە بەڵام دوو یەکبوون یەکسانە بەڵام دوو یەکسان یەکبوون نییە هەر بوو نمونە تۆ گەر تەرازوویەکە هەبێت دوو جۆر میوەی جیاواز هەر یەک و کیلۆیەکە ئەمە یەکسانن بەڵام دوو جۆری جیاوازن بەتەکی ژن و مێردیش ژن و پیاویش بەم شێوازەیە جیاوازن بەڵام ئەبێت لە ماف و ئەرکەکانیان نایەکسان بن بێگومان و ئەم تەواوکەریەکەن بەڕاستیانی وەکو دوو لای سێوێکوان بەبەیەک ناچەواون بێکەوە سێوە حەقیقەکە بەدەستە بێ باشە لەوەتەی کەوا تۆ پێما بێت ئێستا لە ڕێکخراوی ئافرەتان نەماوی هەر وەکو چالاکوانێک کارەکەیت لە بواری ئافرەتاندا بەرەو پێشوونی بەخۆی و بینیەوە کۆمەڵگەی کوردی لەو ڕووەوە لە ڕووی ئافرەتانەوە بەتەئکید چکە بە زیاتر بە حکومی تەکنەلۆژیا بە حکومی ئەوەی ئافرەتی ئێستا زیاتر ئەچێتە دەرەوە خوێندنی تەواوەکە وە کۆمەڵگاکە زیاتر هۆشیار بۆ خێزانەکان زیاتر هۆشیارن گرنگی بە مناڵەکانیان نەدەن بە تایبەتی کچەکانیان کە ئەیان خەنە بەرخوێندن هەوڵی ئەوە ئەیان کە خوێندنیان تەواو بکەن و هەوڵ ئەیان کە ئابوورێکی سربەخۆیان هەبێ ئەمانە هەمووی هۆکارن حکومەت یاخود بڵێن کۆمەڵگە و حکومەت هەمووی بێکەوە چی بکات تاوەکو ئافرەتێکی تەندروست پەروەردە بکە ئافرەتێک بێ کە متمانەی بەخۆی هەبێ ئافرەتێک بێ هەوڵ بات ئەو بەهرەیە کە چایەتی توانەکانی خۆی بخاتە گەڕ بۆ ئەوەی هەم سوود بەخۆی بگەێنێ هەم سوود بە کۆمەڵگاکەی بگەێنێ چۆن وا لە ئافرەتانمان بکەین ئەو بیرە لە مێشکیاندا بچەسبێنین ئێمە ئەبێت ئەوە هیچ ئەرکی سەرشانی حکومەتە کە بە تایبەتی لایەک لەو ئافرەتانە بکاتەوە کە بێلانان مەبەست لەوەی کە خێزانەکانیان لەدەستداوە بۆ ئەوەی تووشی تندوتیژی و تووشی زۆر حاڵەت نەبنەوە و بێگومان ئەمانە هەمووی هۆکارە کە ئێستا ئافرەتی ئێستا ئەخوێنێت ئەچێتە دەرەوە ئەمانە هەمووی هۆکارن بۆ ئەوەی کە ئافرەت بەرەو پێشەوە چووە لە کۆمەڵگەدا بێگومان ئەرکی خێزان یاخود گرنگی و ڕۆڵی خێزان لە پەروەردەکردنی ئەو نەوع کچ و ئافرەتانە کە ماڵێن کچ بێگومان کچ ئافرەتە بەڵام لە تەمەنێکی کەمتردایە و بەڵام لە کۆتاییدا ئەبێت بە ئافرەتی وڵاتەکە و ئەبێ بە دایک ئەبێ بە هاوسەر ئەو ئیتر ڕێڕەوی کۆمەڵگاکەیە گۆڕێت چی بکەین بۆ ئەوەی لە پەروەردەیەکی بچووکی مناڵەکانمانەوە دەست پێ بکەین هەرچاوەکو گەورە ئەبێت تاوەکو بۆ جۆری کە ئەمانەوێت داهاتومان بنیاد بنێن کەس توێژێکی ناو ڕەگەزی ئافرەتە و زۆر هەستیارە بەرامبەر بۆ ڕوودا و پێشاتانەی کە ڕوو ئەدات بۆیە ئەبێ بە باشترین شێواز ئاگاداری بین کە ئەمە هەر لە ڕێگەی پەروەردەکردنەوە لە قوتابخانەکان هەم لە ڕێگەی خێزانەکانەوە کە بوارێکی وای بۆ جێبەجێ بکرێت کە گرنگی وەکو چۆن بڵین پێش بکەوێت گرنگی بەوە بدات کە خۆی ئابوورێکی خۆی سربەخۆی خۆی هەبێت و گرنگی بەوە بدرێت کە پێش بکەوێت ڕۆشنبیر ببێت ئەمانە هەمووی فاکتەری گرنگن بۆ پێشکەوتنی ئافرەت و بۆ ئەوەی کە دوو ڕۆژی کە ئافرەتێک بێت کە سەرکەوتوو بێ بتوانێت پشت بە خۆی ببەستێت بێگومان ئیڤان خان ئەگەر بینە سەر خۆتان بەڕێزت و هاوسەرەکەت تا چەندێک پشتگیری تەکا لە کارەکانتە بێگومان چەندێک ئافرەتێک گرنگە کە هاوسەرەکەی پشتگیری بکە ئەوەش بۆ هاوسەرێک گرنگێکەوە ژنەکەی لە ماڵەوە پشتگیری بکات لە کار و چالاکیەکانی دەرەوەیدا بۆ ئەوەی چونکە گەر بێت و ئیشێک بەسەرکەوتویش بکەیت کە مێشکت نامۆرتاح بوو لە ماڵەوە کێشەیەکت هەبوو هەر ناتوانیت تەواو حەق بەو کارە بدەیت تا چەندێک گرنگە خێزانەکان لە پشتیەک بن بەتەئکید زۆر گرنگە خێزانەکان چونکە ئێستا من باسی منە کرد من نمونەی خۆم بێنمەوە من هاوسەرەکەم زۆر لە پشتما بۆ هەموو کارێک بەجددی یعنی خۆ دیاریشە ئەگەر لە پشتم نەبووە من نەمەتوانی تام ئاستە بێم
تا ئەم قۆناغە بێم. وایە بێگومان. زۆر هاوکارمە هەرچەنەوەی کە من 2 مناڵیشم هەیە زۆر سپاس مەمنون ئەوانیش نەبوونەتە ڕێگر یعنی لەلایەک هەم دایکایەتەکەی خۆم ئەەکەم هەم ئیشەکەی خۆشمەکەم. باشە کۆتا پرسیارم بۆ تۆ ئەما بێت ئافرەتان دەترسن لە پێکهێنانی خێزان دەڵێن ئەگەر بێت و خێزان پێک بهێنێن ڕەنگە ئەو حڕیات و ئازادیەکەوە لە ماڵی باوکمانە هەمانە ئەتوانین کارەکانمان بکەین ڕنگ بێت ئەو کاتە بەرپرسیارەتێکی ئەوە زۆربان بێتە سەشان کە نەتوانین جێبەجێ بکەین تا چەندێک لەگەڵەوە بۆ چونەدای ڕاستە خێزان بەرپرسیارەتیە بەڵام ئەمەش ئەوە ناگەینە کە ئیتر ئێمە هیچ نەکەین دەسە و ساندانیشین بڵێن بەرپرسیارەتیمان لەسرە تۆ هەر ئیشێک بکەی بەرپرسیارەتیەکە لەسرە ئەتوانی هەموو ئیشێک بکەیت و خێزانەکەشە بەڕێوە ببیت. وایە خات و ئیڤان بەخێر بیت زۆر سپاس بۆ تۆکەوە ئەم ئێوارەی ئامادە بووی لەگەڵمان لە ستۆدیۆ سپاس بۆ زانیاریەکانت بۆ بیر و بۆچوونەکانت لە کۆتاییدا هیچ شتێکە نییە؟ دەستان خۆش بێت زۆر سپاس لە کۆتاییە ئەمەوە ئەوە بڵێم کە ئێمەی ئافرەت پێویستە خۆمان مافی خۆمان بەدەست بێنین نەک ئەوەی کە داوا لە پیاوێک بکەین مافەکانمان بۆ جێبەجێ بکات. دەستان خۆش بێت دەستەکانی تۆش خۆش بێت و زۆر بەخێر بێت. سپاس بۆ بینەرانم کە تا ئێستا لەگەڵ مابوون هیوادارم بتوانین کچانمان بە جۆرێک پەروەردە بکەین کە پڕاوپڕ بن لە سۆز و محیبەت و خۆشەویستی دایک و باوکیان بۆەوەی لە جێگەیەکی تر بەدێ ئەو سۆز و خۆشەویستیان نەگەڕێن لە جێگەی ئەوە بە دوای اقتراحات داهێنان زانیاری و پێگەیاندنی خۆیاندا بگەڕن. سوپاس بۆ ئێوە و تاک و بەرنامەیەکی تر کاتێکی شات.